ئێمە وەک ئەنجومەن و ئەندامانی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان ئیدانەی ئەو هاوارە تیرۆریستیە بۆ گەنە دەکەین و تەواوی پشتیوانی خۆمان بۆ گەل و براتیە کۆژەرەکانمان لە خۆراوای کوردستان دووپات دەکەینەوە وە لە بۆسەدا دەبین بۆ لە ناوبردننی ئەو خوێن ڕێژانە. ئەوانە دەبێت بزانن کە فیداکارانی کورد لە خۆراوای کوردستان بە تەنها نین، ئێمەش ئامادەین بۆ ڕوبەڕوو بوونەوەی پلانجێڕی و تیرۆری ئەوان و لەو پێناوەشدا تەواوی سەر و ماڵمان دەبەخشین و دەست ناگرینەوە لە بەختکردنیدا دژی هەر کەسێک کە بێوێت دەستی بۆ بەرێت. با تیرۆریستان ئەمە بە وریاکردنەوە وەربگرن و لەو بێ باوەڕی و کوفریان بە ئاگا بێنەوە و لە قوڕی ڕوڕەشی خۆیان بێنە دەر و دوای ئاگادارکردنەوەش هیچ پاساوێک نییە. بژی گەلی کورد و خەباتە شەرەفمەندانەکەی مردن بۆ تیرۆرستان. ئەنجومەنی باڵای کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان.